ڕشکۆکە هاتن هەڵیاندا لە کورداڵی دوو ڕەشماڵەی ڕشکۆکە هاتن هەڵیاندا لە کورداڵی دوو کیژی گوارە زێڕن دەجوی پێش ڕەشماڵیان دەماڵی دوو کیژی گوارە زێڕن دەجوی پێش ڕەشماڵیان دەماڵی هاهۆی بێری 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 بێریم کیژە خۆشناوە هۆی بێری 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 بێریم کیژە خۆشناوە کارمامزی چیای سەفینە ئەو گەورە کیژەی شەقراوە کارمامزی چیای سەفینە ئەو گەورە کیژەی شەخڵاوە بێتاوە هەوار وەختە سوێن بۆ بێتاوە سنگن بەفری هەوشینە لە بەشنەی بادەتێتاوە هۆی بێری 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 لە کیژۆڵەی شنگە بێری هۆی بێری 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 لە کیژۆڵەی شنگە بێری بۆ فریشتەی یاک و بەری هەواریان کچە کوردی هەولێری لێلیان کچە کوردی هەولێری بۆ فریشتەی یاک و بەری هەواریان کچە کوردی هەولێری لێلیان کچە کوردی هەولێری مردم هەوار وەی لە دین و دنیات کردم ئەی خاوەنی لانەی دڵ هەوار بێخانە و لانت کردم هۆی بێری 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 لە کیژۆڵەی ناسک و جوانی هۆی بێری 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 لە کیژۆڵەی ناسک و جوانی بۆ فریشتەی یاک و بەری هەواریان کچە کوردی سلێمانی وەی وەیان کچە کوردی سلێمانی بۆ فریشتەی یاک و بەری هەواریان کچە کوردی سلێمانی وەی وەی یان کچە کوردی سلێمانی